کاریگەری دووکەڵی ئۆتۆمبیل و مۆلیدەکان لەسەر ژینگە. ڕۆژانە لە باشووری کوردستان زیاتر لە 7 ملیۆن لیتر سوتەمەنی بۆ ئۆتۆمبیل بەکاردێت. سوتانی هەر لترێک بەنزین نزیکەی 2.3 کیلۆ دوانەوەکسیدی کاربۆن و بۆ هەر لترێک گازوایلیش نزیکەی 2.7 کیلۆ دوانەوەکسیدی کاربۆن دەکاتە هەواوە، جگە لە چەندان گازی تری ژەهراوی وەک ئۆکسیدەکانی نایترۆجین و گۆگرت. تێگڕای دەردانی گازی CO2 بە پێی بڕی سوتەمەنی بەکارهێنراو وەک بەنزین و گاز بە نزیکەی 2.3 بۆ 2.7 کیلۆگرام بۆ هەر لیترێک. ساڵانە نزیکەی 34 ملیۆن تۆن لەم گازە دەچێتە ناو بەرگە هەواوە. یەکێکی تر لە سەرچاوە پیسکەرەکانی بەرگە هەوا بوونی مۆلیدەکانە کە سەرچاوەیەکی سەرەکین بۆ دەردانی گازی ئۆکسیدەکانی نایترۆجین، دوانە ئۆکسیدی کاربۆن، یەکەم ئۆکسیدی کاربۆن، تەنۆلکە هەڵواسراوەکان و جگەلەوەی ڕێژەیەکی زۆر کاربۆنیش دەخاتە هەواوە کە مەترسی گەورن بۆ سەرتەندروستی مرۆڤ و ژیانی گیان لەبەران. بە پێی ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2022 تایبەت بە دانانی مۆلیدە کە لەلایەن دەستەی پاراستن و چاکردنی ژینگەوە دەرچووە، کۆمەڵێک مەرجدانراوە بۆ دانانی مۆلیدە وەک شوێنی مۆلیدە کە تەرخان کرابێت بۆ خزمەتگوزاری و نابێت لە شوێنی تەرخانکراو بۆ ڕوبەری سەوزایی دابنرێت. بەڵام زۆربەی مۆلیدەکان لە ناو باخچە و ڕوبەرە سەوزایەکان دانراون. مۆلیدەکە کاتم یان بێدەنگ بێ و دووکەڵ نەکات، بەڵام زۆربەی مۆلیدەکان دووکەڵ دەکەن و ژاوەژاو دروست دەکەن. لە دەوروبەری مۆلیدەکە سەوزایی و نەمام بچێنرێت. نابێت ڕۆن و گازوایل لەسەر زەوی بڵاو بێتەوە. زەوی ژێر مۆلیدە و تانکی گازوایل کۆنکرێت بکرێت. نابێت ئاوەڕۆ بڕژێتە سەر زەوی و دروستکردنی ئاوەڕۆ بۆ سەر ئاوەڕۆی گشتی، چارەسەرکردنی پاشماوەکان لە ڕۆنی پیس و گازوایل بەمبەستی پیس نەکردنی خاک.